سڵاو لابن و ئێوار باش بابەت ئەڤروکێ مایکی خەڵک پێکهاتیە ژە ڕۆڵێ ناوبژیوانی ژە چارەسەرکردنا وان گرژی و ئالۆزیە ناوبەرە پارتیا دموکراتە کوردستانی وێگرتووە ئیسلامیە کوردستانی داهنا بینەرانی بەڕێستەوەری ئەم ڕۆی مایکی خەڵک پێکهاتووە لە ڕۆڵی ناوبژیوانی لە چارەسەرکردنی گرژی نێوان پارتی وێگرتوو لەگەڵمان بن. جاردن سلاف تەماشەوانین هێژا بابەتی me ئەڤروکاوێکی مامەژە پێدا لە دەستپێکی ڕۆڵێ ناوبژیوانیە ژوان گرژی و ئالوزیان کەتینە ناوبەرە پارتیا دموکراتە کوردستانی وێگرتووە ئیسلامیە کوردستانیدا دێڕەو شانەهادا و وەکو دیار دە چەند ڕۆژێن ڕابووریدا ئالۆزیەکی دەبەرە بەهدینان و لە زاخۆی دەست پێکرد و چەندین ناوچەین دنیان هەرێما کوردستانێ ئەف گرژی و ئالۆزی بخۆ دیتن ئایا ڕۆڵێ ناوبژیوانی تو چاوات هەلسەنگینی وەکو بینەرێک وەکو هەوڵاتیەکی هەرێما کوردستانی لە دوورڕە چاوان وی ڕۆڵێ ناوبژیوانی ئەنکۆ ئالیەک و ڕابیتنج بۆ پێکهاتنێ و نەهێلانە وان گرژی و ئالۆزی و شەڕێ ڕاگەهاندنی ناوبەرە وان هەردوو پارتیاندا بینەرانی بەڕێستەوەری ئەمڕۆ وەکو لە سەرەتا ئاماژەمان پێکرد ڕۆڵی ناوبژیوانی چۆن هەڵەسەنگێنی کە دەگێڕدرێ بۆ پێکهاتنی و نەهێڵانی ئەو گرژی و ئالۆزیانی کە کەوتوتە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لەسەر ئەو پشێویەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە ناوچەی بادینان بخۆوەی بینی لەگەڵمان بن و ئێمە یەکەم پەیوەندی وەرەگرین ئاڵێ لەگەڵمانە لە سلێمانیم کاتەوە باش ئێوارە و باشتر ئاڵێ خان تۆ چۆنە بینی ڕۆڵی ناوبژیوانی بۆ چارەسەرکردنی گرژیەکان نێوان پارتی و یەکگرتوو بەڕاستی پێویست ناکە ڕۆڵی ناوبژیوان هەبێت چونکە کێشەکان چارەسەر نابێت باوەڕێکی ئەو گرژی و ئالۆزیێشکە ڕوویاوە لە نێوان پارتی و یەکگرتووە بووە ئیتر پێویست ناکە لایەنێکی تر تەداخل بکاتە کێشەکەیان بچونکە پێویستە خۆیان پارتی و یەکێتی و پارتی و ببوورە پارتی و یەکگرتوو و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن نەک ئەوەی کە لایەنێکی تر دەست بخاتە ناو ئیش و کارەکانیانەوە و زۆر سپاسیش ئەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت ئاڵێ خان ئاڵات گەلمەدال هەولێرە بدەمێتە باش بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت باش ئاڵا خان فەرموو تۆ ڕۆڵی ناوبژیوانی تا چەند گرنگە بۆەوەی ئەو گرژی و ئالۆزیانەی نێوان پارتی و یەکگرتوو نەمێنێتن لە حاڵی حەزرا وڵڵا هیوادارم هەر ئاشتی بێت و بۆ دانانیشن هەموو کوردەمە یەکێکە چ فەرق و جیاوازێکی بۆ دانانیشن لە پەرلەمانە قسەی خۆیان بکەن و ئیترم بۆچی ئەم مەناقەشەکردنەوە نە ئەم لوودەکە ئەمێنەسنە ناو کۆبنەوە باشە پایەتی هەمووی کورد نین بەڵێ عیبیشە زۆر بازە خەڵکێکە احترام بۆ قسەی ناشرین و ناونە تۆرە بەسەرکردەی کوردەدەن و زۆر عیبە لەم ڕۆژانە من چەند هەوڵم داوەری گرم بەس زۆر عیبە کە جۆن بەسەرکردەیەکی کوردستانە دەن هەموو چوار پارتەکەی کوردستان. بەڵێ ئاڵا خان سپاس بۆ پەیوەندێکات زۆر سپاس ئاسکۆ لە شەقلاوە لەگەڵمانە ئاسکۆ گیان ئەگەر تۆ ڕای تۆ چییە دەربارەی ئەوەی دوای ئەوەی کە ئەو گرژی و ئالۆزیە پەیدا بوو لە ناوچەی بادینان کە دەستی پێکرد دیسان هەمانشت هەڵوێستی ئۆپۆزیسیۆن وەکو یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ گۆڕان هەمان هەڵوێستی یەک هەڵوێستیان هەبوو دەربارە پشێوانەکان دیسا پارتە دەسەڵاتدارەکان وەکو پارتی و یەکێتی و چەند پارتێکی تریش هەمان هەڵوێستیان هەبوو وەکو یەکیانی هەمان سیناریۆکە دووبارە بەڕای تو دووبارە نەبووە ئەوەی هەفتەی شوبات و ڕۆژان دوایی بەڵێ دەستخۆشی و بەرنامەتی دەکەین کاک دلدار زۆر سپاس بەرنامەی زۆر بە لە جێی خۆیەتی بەڕاستی بەرنامەکە بەڵێ کاگاسکۆ بەڕاستی هەمان سیناریۆی سلێمانی دووبارە بوویتەوە چونکە ئەو خەڵکەی لە سلێمانی چونە سەرێ بارەگای پارتی دموکراتی کوردستان بەڵێ پارتی دموکراتی کوردستان بە فیشە کۆڵامی خەڵکی داوە ئەوە لە هەفتەی شوبات مەسەلەن برێم شایەدی مێژووی کوردان کاگاسکۆ ئێمە ئەگەر ئێستا تەوەری ئێمە لەسەر
ناوچەی بادینانە بەتایبەت کە لە زاخۆ دەستی پێکرد بۆ ئەوەی کە هەردوو پارت وەکو یەکگرتو وەکو پارتی یەکتر تۆمەتبارەکەن بەوەی کە ئەوان سەبەبی سەرەکی پشەویەکانن بۆ چارەسەرکردن و نەهێڵانی ئەو ئاڵۆزیە لە بینی ئەم هەردوو پارتەیە چی بکرێ باشە کێ هەستی بە ڕۆڵی ناوبژیوانی پەرلەمان حکوومەت یاخون لایەنەکان تری سیاسی کە لە دەرەوەی مراعاتکردنی ئۆپۆزیسیۆن یاخود دەسەڵات ئەمەیان چۆنە بینی کە کەسێک هەستێ بەوەکو ڕۆڵی ناوبژیوانی بەڵێ کاک دلدار من سیاست مەدار نیم بەڕاستی بەڵام وەکو کەسێکی کورد کە لە سایەی ئێوە و ئێناقی و لە سایەی گۆڕان لە سایە ئۆپۆزیسیۆن بەڕاستی ئێمە چاومان بۆ تانیمان شتەکان ببینین زۆرش بە چاوی خۆمان ببین و هەستی پێ بکەین کە وەکو ئەوەی کە بڵێن دەتوانین دەستیشی لێ بدەین وها ئاسان بووە ئێوە ئاسان کاریتانی خستە ناو گەلی کورد بەڕاستی سپاس بۆ پەیوەندەکەت کاگاسکۆ سپاس کاک نەعمان گەلمەدا لە ئاکریا دەمێتە باش دەمێتە باشتر کاک دەرچەوەی باش زۆر سپاس کاک نەعمان هەر هەبی کاک نەعمان نارینەتە چاوە کۆ ڕۆڵی ناوبژیوانیەک هەبیت ji بۆ چارەسەرکردنەوە وان کریزێت ناوبەرە یەکگرتو و پارتیدا چێ بووی باوەی کاک دەمێ مرۆڤ تحتکەتە ڤاری دانێت دەستازین ئەوێ دەڤەرە زاخۆ دەڤەرە بادینە هاتینە ئەنڕۆیدان یعنی بۆمە خۆیات بیت کو حقیقت دەستێکی غەریبیە نامۆ یەکەتێ ناو جواکی کوردەواریدا و ئەو دەستکەوت و ئەو بەرهەم و ئەو ئەبڕوو ملەتێ مەتێدا جید ئازادی و تەناهی کو ئەنجامی خوین و خۆ ڕۆندگۆ بەرخۆدانە پێشمەرگەهی قەهرەمان بوو کو ئەنجامی هەستا بەرزە نەتەواتیە جەماوەریە کوردستانê بوو ئەوڵۆ نەتەواوە راستی يعني جهه داخليه كوب نامن يعني الجور نيرين من يعني باورا من 20 ساله ملت كرد باش اخذ ودمي مروفه كو جافدير جو هي خد يعني تا ساعه راغهندنا دكت لا يعني بدينا من راغهنا يقرتوي هندك يا تيجا برامبر احداثه واحتمال يعني بي يكودو هێرشی کەدا لایەنێکی بەرامبەر بەڵێ نامان ئۆتۆ ڕاگەاندنە پارتی چاوات بینی لە هەم حتا لێگاوێ ڕاگەاندنە پارتی بیت نامن ها یعنی احتیمالە دوو بەیان دەرێ خزبن ئەویش یا میان ڕەوە یعنی نەکو لایەنی پارتی گرم یان لایەنی گرتو ئێمە دومایی کاک نامانگیان ئەگەر تو دە فەیسبوکێدا بەشدار بیت ماڵپەڕی جڤاکیدا هەمی فۆتۆگرافین سەرروکان یاخود ئارمێت حزبێن خۆ بکارتینن و بشەڕە ئاخفتن و دیکەن شەڕێکی ڕاگەاندنەوەیەکی بەرژەوەندیە گەلی کورسانێدا بینیتە حاڵی حاضردا دقیقة من قلت يعني 20 ساڵە وەڕی دان ئەم پاش ئێخزین ئەگەر ئەم بینە سەر دایالۆگی و گفتوگۆیە و سەحکەینێ کە ئەو دەستی غەریب کوگە سەبەبێ ڤا ڕوویدانە و ئەگەرە بگەڕین نەک ئەم پاوین ئەیکودو بەڵێ کاک نامان سپاس بتە سپاس بوتە لاکرێت گەلمەدا بوو کارزان لەگەڵمانە لە هەولێر ئەم کاتە باش کاک بارزان ئەم کاتەوە باش دەستخۆشیەوە بەرنامەیەک لە یەکەم زۆر سپاس هیوای سەرکەوتنا بۆ خوازم کاکە وەڵی من یەک دوو پرسیاری بچکۆلم هەبوو لەسەر ئەم ناوژیبانی بینی پارتی دموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵێ دەمەوێت داوا لە هەردوو بەڕێزان لە بەڕێز کاک مەسعود و لە بەڕێز مامۆستا سەلاحەدین بادین دەکەم هەردووشان ڕۆڵی دەستپێشخەری ببینن لە چارەسەرکردنی ئەم وەزعەدا زمانی زبر بەرامبەر یەکتری بەکارهێنن پێویستە پەرلەمان حزبەکانی تری سیاسی ئەوانەی چ لە ئۆپۆزیسیۆنە بن چ لە دەسەڵات و حکوومەتدا بەشدار بوو بن پێویستە چ ڕۆڵێک ببینن لەم ئان و ساتەدا داوا لە هەموو برانی ئۆپۆزیسیۆن دەکەم لە هەموو فراکسیۆنەکان دەکەم ڕۆڵێکی ئیجابی ببینن لە ئاشتەواییکردنی کوتلە سیاسیەکاندا لە ناوبژیوانیکردنیاندا زۆر زیاد دەبینین هەندێکیان دەڵێن ئێمە بڕوامان بۆ لیژنەیە و بۆ پێکێنانی لیژنەیە نییە نابێت دەبێت بە شێوەیەکی تربی بکەنەوە چونکە گەلی ئێمە لەبەر دەم مەترسیێکی تردایە و زۆشتی تریان لێ چاوەڕوان دەکەین نابێت بە شتێکی ئاسایی وەری بگرن و چونکە ئەمڕۆ گەلی کورد داوای حکوومەتی دەکات داوای سەربەخۆیی دەکات زۆشتی ترمان لە پێشداماوە بۆیە ئێمە داوایان لێ دەکەین ئەو زمانی هەڕەشە و ئەو زمانی توندوتیژیە بەکار نهێنن و سەقامگیری بۆ کوردستان بگەڕێتەوە گەنجانیەوە بە شێوەیەکی تربیر نەکەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵا لە زەڕایان ئەم کاتە باش. السلام عليكم. وعليكم السلام. کاتتان باشیانەکەم باش. هەموو کاتێک باش فەرموو کاک محەممەد. برا گەورەکەم بۆ ناوبژیوانی ئەوەی کە با بڵێم
لە بینی پارتی و یەکگرتووە من قەنەعەتم هەیە پارتی هیچ قەنەعەتێکی بە هیچ ناو بژوانێک نێ ئیلا خۆی نەبێ. ئەو قەنەعەتە لە چووە بۆ دروست بووە کاک محەممەد؟ گویانەکەم جۆ بگرە. باوانم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت تۆزە کەسکەی بۆ ئەوی گوێمان لە سەوتە بێ کاک محەممەد. ئەو لوژنانەی پارتی کە لە پەرلەمان خۆی دروستێکە ئەبێ خۆی سەرپەرشتی لوژنە بێ خۆی لوژنەکان هەمووی تەشکیل کار نابێ کەسی تری تیا بێ لایەنەکانی تیا بێ گۆڕانی تیا بێ گردووی تیا بێ کۆمەڵی تیا بێ هەتا وای لێهاتۆ قەنەعەتی بە یەکێتی نە پارتی ئەو ئەنجا با ئەگەر پارتی قەنەعەتی بە دیموکراتیەتی خۆی بەخۆی ئەڵێ دیموکراتی بۆ کەناڵی پەرلەمان بەڕاستەوخۆی لێ نادا بۆ هەموو. بەڵام کاک محەممەد ئەو لیژنەیە کە سەردانی 39 پەرلەمانتەر کە سەردانی زاخۆیان کرد بۆ لێکۆڵینەوە لەو بۆیرە و هەروە پێکێنان لیژنەکە لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان پێکات. لوژنەی چی لوژنیان بۆ سەردەست عوسمان دانا دوای کریان بە تیرۆرس لوژنەی کامل لوژنە خەڵکی هەرێمی کوردستان قەنەعەتی بە لوژنە نەما ئەوەی لوژنە تەشکیلەکان لوژنە هەمووی خەڵکی ئەڵە درۆیە. بەڵێ خەڵک قەنەعەتی بە لوژنە من نەماوە ئەزانی چۆنە شتێکی شەفافانە بێ هەردوو سەرۆکە بێنە سەر شاشە بەڕازگۆیی قسە لەگەڵ خەڵکا بکەن شتەکە نەشارنەوە لە خەڵک بڵێن بە خەڵک لە پەرلەمانە بەڕازگۆیی بڵێن کاکە گیان ئەم وەزعی زاخۆی یەکگرتوو ئاژاوەچی بۆ یا پارتی ئاژاوەچی بووە یا ئەو کەسانەی ئاشکرایکەن پلانی هەر وڵاتێکمان لەسەر دەرەکی ئێرانە تورکیا یا هەر وڵاتێکە بە ئێمە بزانین بۆ میلەت نەزانی ئەم سەرکردانی ئێمە درۆکەن لە خەڵکیێکارنەوە. تکە بێتە شیر کاک محەممەد پەیامەکەت گەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک دڵدارمان لەگەڵا لە هەولێرە ئەو کاتە باش. باش بەڕێزم هەرساق بی بەڵێ کاک دڵدار. ئەم پێم ڕۆی نابژیکردنی ناوێتن ئەم کە هێرشکای سەبا ئەوەی ڕۆی نابژیکردن چرن ڕۆی نابژیکردن کاتن ئایا حکوومەت یان حزبە ئۆپۆزیسیۆنەکان پێم پارتی دیموکراتی کوردستان سەرچاوی کێشەکان ئەو دەبی بەخۆی هەموو ئەوەکان بگیساستی خۆی کە ئەو ڕووداوان ڕوویدا لە مەتەقەبینن. بەڵێ ئایا ئەو ڕایەی تۆ کە دەڵێی پارتی دیموکراتی کوردستان تا تۆمەتبارەکەی بەوەی کە سەرچاوی ئاڵۆزیەکانە ئەمەش هەر ناچێتە چوارچەوە ئەو کێشانەی کە هەیە ئەو شەڕە ڕاگەاندنەی کە هەیە لە نێوان پارتی و یەکگرتوودا؟ بەڵێ ئێستا بابرێن کە یەکگرتوو تۆمەتبارکراوە بە هێرشکردنە سەر مەیخانەکان و یا مەساجەکان هەروەها پارتیش تۆمەتبارە بۆی کە هێرشکرایەتە سەر بارەگای یەکگرتوو چکە پارتی لێن دەر باڵا دەستا هەمومان دەزانین هەموو خەڵکی کوردستانی دەزانی کە پارتی دیموکراتی کوردستان حەز دەکەم پەنجەی تۆمەت بۆ یەکگرتوو ڕانەچێژن دەبێت هەز بە مەسئولیەت بکەن. پێگەیاندنی لێژنەش ئەوە بزرگکردی واقعیەتە بەڕاستی چکە ئەمە خۆمان دیتمان کە هەفتەی شوبات هیچ نەتیجەشی نەبوو ئەوەشان هەر خۆشکردنا بوو زادارم هیچەکان داین باکشێ بیتن ئەگەر بەڵێ کاک دڵدار سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فەرمانمان لەگەڵا لە هەولێرە ئەو کاتەوە باش کاک سەلمان سەرەتا زۆر سپاسان دەکەمەوە بۆ بەرنامە ڕێکوپیەکەی کە ڕاستەوخۆ دەتوانن ڕای خەڵک وەرگرن. بەڵێ کاک سەلمان فەرموو ڕای خۆ بڵێ. بەڵێ ڕای من بەڕاستی من وەکو گەنجێک ئێستا لە ئەوروپا هاتمەوە تقریبان 2 مانگ دەبێت بەڕاستی ئەو شتە یعنی هەموو خەڵکانی گرش کرد هەموو خەڵکانی دڵ گران کرد بەو شتێک کە جێمان لێ بوو کە مەقەڕەکانی حزب یەکگرتوو لە بادینا سوتان تەواوی بادینان نەک هەر پێشارێک بوو یان چەند کەسانێک بوو تەواوی بادینان هەمووی بەهێکدار سوتان کارەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەل جای دەگەڕێتەوە سەر پەرلەمانی کوردستان دەبایە پەرلەمانی کوردستان یەکەوسەر دانیشتنێکی نایاسایی دروست بکە لە بۆ شتا بتوانن ڕوبەڕووی ئەو شتە بیتەوە ئایا یەکسەر تەحقیقێکی دەقیق بکرابایە لەو شتە بزانن چێ بوو تا ئێستا کەس ڕوونی نەکردیتەوە ئایاەوە چێە هەر یەکە شتێک دەرێ من نارێم پارتیە یەکێتیانەوە بەڵام دیارە شتەکە هەلە هەموو خەڵک ئاشکرایە کە چۆن بۆ چۆن دەبێ بەڵام هیوادارم ئەو پارتا دەست هەڵاتدارانە بەخۆیان دابستنەوە زۆر هەڵانە زۆر هەڵانە شتی وا نەکەن باشە دوایی پەشیمان دەبنەوە پەشیمانیش دادنادەنە بۆ کەس هیوادارین هەڵەی واتر هیچکە نەکەن ئەد ئایا هەر حزبێکە پێویست بە ناوگوتنەکە ناکە لەوانەیە هەموو خەڵک بزانی هەموو خەڵک ئەو شتەی بزانی زۆر سپاس لە بۆ بەرنامەکەشتان زۆر سپاس کاتی خۆش بەڵێ دایکی محەممەد دایکە محەممەدیت گەلمەداڵ دهوو کە ئەف دەمێتە باش
دەمێتە بۆشتر برا حالوان باشن باشن سپاس دەکەین کە دایکە محەممەدی کەرەم کە نەریناتە چیە و ناو بژیوانێک هەبیتن ji بۆ پێکهاتن و نهێلانە vangir ji bo aloziyê navbera partî wê girtûê da bes eger dengê televîzyona xwe kêm kê da em guhdarî dengê te bikê برا دەستپێکی ئەز دەست خودشیل هەبێت کەم وی قەناتی زۆر سپاس قەناتێکی gelekî piştkeftî ya prostî piştîvan ehdasa اضافی حسن کو قناتی که هست هی من یعنی نابیشن من نزدیکی کریه رقم 3 و از گره بهدانا برنامه جتوت کم قناتی که بشکف که دست خوشی لوت کم خودش ترازی بید زور سپاس بله خودی ام گلک یعنی بنات خوش نفح داست شی بوی نت صالحی کفی دانا و ام خلکی دبر عبادینان ام گلک توافق کنی یعنی وان تشتابه ام حسنات اینجا رکادی ریدنه و ام خلقي دبر عبادينان وافتيان يعني حزرا ما وافتيا ديان ما وافتيا ام حس كين جارة سريك هبيتم بواري دانت شي بوين بله وی روشا آلوز یا شر راگاندنه و چندین آرشندی کوچه بون لبهدینان چقاس باندوریا خو هبویه لسر بازار لسر روشا جیان و هر وها درونه و همیه وکو آکنجیه که انکو والاتیه که آکنجیه دور بهدینان بارك برا أبرو كل قال لي يعني جنكاكا نيوطا خطا خفتم ما بسيارة حالي ويذكر يعني متقوتي حالي تشات باتشان بروجادويتي تكوتا من خوري يعني حالك جلكي بحالة يعني أمتدا أم يعني ندخوشين برا فون تشتيت شيبوين دا خازا مجاركا دي سروكي ما هي ما بوارياقي هاي كو خمكا خم بخود شبان أحداث الدبرا ما تشيبوين وأم حسناكي إنجاركا دي دوباره بند بله دایکم محمدی سپاس بۆ پەیوەندیاتە دەم باش حاجی علیت گەلمەدا لە دەربەندی خانەوە ئەم کاتەوە باشکاک حاجان براگیان دەستخۆشی بە بەرنامەتان لێکم زۆر سپاس زۆر سپاستانەکەم کاکە گیان بەڵێ ئەوەی کە بزانی برادرانی پارتی بۆیە ئەویان دروست کرد کە لەبەر ئەوەی خۆڵ بکەنە چاوی خەڵک ئەو ڕووداوانەی حەفدەی شوباتمان لەبیر بوونەوە ئینایتر هیچ شتێکی تر نییە دموکراتی ئەوان دەست بۆ خۆیانێ تر بۆ هیچ کەسێکیکە نییە بەڵێ ئەم قسە لەسەر کام ئەساسێک کە بۆ ئەوەی بۆ بینەرانمان ڕوون بێتەوە وەڵی لەبەرەوە ئەساسەیەکەم کە ئێمە هەموو کەس داواکە کە ڕووداوەکەی حەفدەی شوبات ئەوانەی کە بکوژەکان بدرێنە مەحکەمە جا لەبەر ئەوەی کە خۆڵەکەمە چاوی خەڵک ئەوە لە بیر بشێتەوە ئەمان هاودەتە پێشەوە تاوەتر هیچ شتێکی تر نییە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس کاک حاج علی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک حسینمان لەگەڵا لە سیدەکان ئەو کاتەوە باش ئەو کاتە سلام علیکم وعلیکم سلام ورحمة الله کاک حسین دەستخۆشی و بەنامیتانی دەکەم زۆر سپاس من داواکارم لە بەتایبەتی لە جەماوەر کە تەلەفۆنشت بۆ دەکەن بۆ تۆ یان گەلەی گازندیان هەیە بەس داوای سەرکردەی کورد داوای جوونە و پیسانە دەنە سەرکردنی کورد چونکی هەر ئەو سەرکردەی کوردە و شتەی بەدەستی هێناوە و سەرکردەی کوردش نەگوتێ بەڵێ ئێمە لە دۆچەوی شێبکردیان برێ لە بارەگاکان بدەی بەرەوە هەموو بەس شتەکە بەرساو دیارە بەس بێش کەمێک چیزی کات تەلەفۆنێکی نام گوت سەرکردەی کورد هەموو دروکە بەخۆ درۆزنە بەخۆ درێکە نابێ قسەی بە ملەتی کورد بە سەرکردەی کورد برێ بەڵێ کاک حسێن ئێمە هەموو بیر و بۆچۆنێک وەرەگرین تەنها لە چوارچێوەی ئەو قسانێک هەبوو گوترێت تەنها نابێتن تەشهیر بکرێت لەسەر شاشەی ئێمەوە ئێمە لە خزمەتداینە هەر کەسێ بیر و بۆچۆنی خۆی ئازادە جەنابی ئەگەر بۆچۆنت هەبێتن گرنگیەک هەبێت لەو ناوبژیوانیەی کە ئەو ئاڵوزی و گرژێ شەڕی ڕاگاندنەی لە ماڵپەرە کۆمەڵاتیەکاندا لە شاشەی تەلەڤیزیۆن لە ڕادیۆکانە لە ڕۆژنامەکانە بۆی ئەو گرژی و ئاڵوزیان نامێنێت لە بینی یەکگرتو و پارتی پێویستە کام هەنگاو بهێنرێتن بۆ نهێڵانی ئەم گرجانە بە تایبەت ڕۆڵێکی ناوبژیوانی کاریگەر بێتن لەم ئانوساتەدا کە هەرێمی کورسان لە حاڵەتێکی ناسکدا دەربازە بێ وەکو هەموو لایەنە سیاسیەکان ئاماژە پێەکەن پێت وایە ڕۆڵێکی ناوبژیوانی تا چەند تا ئێستا هەنگاوی ناو بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵێ ئینشەڵا ئیشانە چارەسەربی بە تایبەتی ئێمە دەزانین دژمنانی ملەتی کورد چێمە هەموو شتێک دەزانین ئەویش من دەزانم دەخوا چێکی جێگەشتی مە بەخۆ دەزانین تورکیا هەر دوژمنمانە سووریا هەر دوژمنمانە عێراق هەر دوژمنمانە ئیرانمان هەر دوژمنە بەڵێ شتێک لاو ئەو بەینەی هەیە
بەڵێ بەس ئێمە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کەواتە کاک حسێن ئەگەر تۆ بزانێ ئەم وڵاتانە کاک حسێن ئەگەر تۆ بزانێ وڵاتانە دژمنی تۆم پێویستە تۆ لەناو خۆدا چی بکەیت؟ ئێمە پێمان خۆشە هەموو وچی برادەستی دەرا دەستێگری بنن وچی بران لەگەڵێکدا بن و ئەمە ئەو داواکاریمان هەیە نەک لە ئەعلامی لە تەلەڤیزۆن بەراوی شارە بە قسا بە نێگدان شتیوە برێ بێن وڵی پارتیە برێنیان برێن پارتی باخم برێ من پارتیمە من کابراچی پارتی نیمە برێمەتی پارتیمە دەگەشتی کابراچ هاوڵاتیمە بەڵێ بەس داوا لە هەموو حزب سیاسەکان دەکەین هەموو لەگەڵدا مستەرۆ چارێم سەرۆکەچی باشە لە دنیای لە سەرۆکەمان دەست ناکەوی نەک برێ پێهار ببێم. بەڵێ کاک حسێن لە سیدەکان لەگەڵمان بۆ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت پەیامەکەت گەیشت کاک محمودمان لەگەڵە لە سلێمانی و کاتەوە باش. ئەم کاتێ باش و ژیانی باش و سەرکەوتوبی لە هەموو کارەکاندا. زۆر سپاس کاکە محمود فەرموو ڕای تۆ چییە لەسەر ڕۆڵی ناوژیوانی بۆ نەهێڵان و چارەسەرکردنی و گرژانەی نێوان یەکگرتو و پارتیدایە؟ واللهی برادرانی یەکگرتو و کارێکیان کردووە یعنی زۆر هیچیان نێڵاتوە یعنی زۆر ناخۆشیان کردویە بەرزانی کاک مەسعود بەرزانی لە 63ەوە تا ئیسە لە شۆڕشایە ئیسا ئەمان گەرەکیانە گوچ بیشۆرنۆ نەیگەڵن بیسرنۆ مەدام سەفا 100 ساڵە شۆڕشەکە یعنی ئەمە ڕاستە ئەمە ئەوکەن ڕیشی یەڵا تۆ ئەچێ پیاوە کوژێت زەلامە کوژێت ئاهرە نێوە خەڵکۆ ماڵە سووتێنێ دوکانە سووتێنێ هەزارەها عایلە هەیە لەسەر ئەو دوکانانەی ئەژید یعنی ئەمان چیان گەرەکە یعنی ئەمانە چیان گەرەکە لە پارتی ئەمە نەبراوە ئەمە هەچی هەڵسا هەر هجومی کردە سەر پارتی حیزبێکە حیزبێکی 100 ساڵەیە ئەگەر بە زۆر وێ قوت نییە چاری پارتی بکە و پارتی با لە عەز جا ئەمانە ڕیشی یەڵاتۆ هەڵەقونێتۆ لەسەر جادە نوێژەکە بە پێڵاوە نوێژەکە لا إله إلا الله ئەکا بۆ من قەینا لا إله إلا الله. بەڵێ کاک محمود ئێمە ئەگەر ئەو قسانەی جەنابیشیش گوێ لێ بین ئەگە برادەرێکی لانگری یەکگرتو گوێمان لێ بگرێ ئێمە هەر لە خزمەتدانە مەجالی پێیان قسەکانی خۆی بکە بەڵام ئێمە لێرەدا ئەو بەرنامە ئەمڕۆ تایبەتە بۆ ئەوەی چارەسەریەکە بێ بۆ نهێڵانێ و گرژیانە و قسەکانی جەناب دەگەربی کە چێتە چوارچەوەی کە وەکو شەڕێکی تری ڕاگاندن کێشەکان قۆڵتر دەکاتەوە لەوە چی هەستی برادرانی یەکگرتوش هەروەها لە چوارچەوە بریندار بکرێ یاخود مووقف وەرگێ بێتن ئەوش پەیوەندی بکە ئەو قسانەی جەنابت وەڵام باتەوە ئێمە حەزەکەین قسەیەک بکرێ بۆ چارەسەرکردن و نەهێڵانی ئەو تەشەنجاتەی هەیە کە لە بینی پارتی و یەکگرتووان جا لە هەموو ڕاگەاندنەکانە بێ خولەسەر جادەیە ئێمە داواکارین لەخوای گەورە ئەم ئیشە بە ئاشتی چارەسەر بکرێ و ئەم وەزعە نێڵێ یعنی ئێمە فرسی مەجوز دژمنمانە تورکی کەمالی ئاتەتورک کە 16,000 کوردی کوژ لە چاڵێکە خۆم چوومە سەر قەت جەنازەکانیان چوومە سەر خەبرەکانیان نەک جەنازە حکوومەتی باسی فاشست و عەرەبە شۆڤێنیەکان هەر نەوێ دەمیاندا چەخانەیە بۆمان یعنی ئەمە عیب نییە ئەم جومێندان و هجوومکردنە سەر پارتی باشە وا پارتی نەمێنێ کێ ئەتوانێت دیفاعی لێ بکە بەیانی ژێشی عێراقی ژێشەکەی عەلی کیمیاوی زنی بێتەوە بێ هجووم بێرێ کێ دیفاعی لێ ئەگەر پارتی نەوێ. بەڵێ کاک محمود پەیامەکەت گەیشت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارن ئێمە هەمومان پەیامی ڕاگەاندن پەیامی سەرکردە سیاسیەکان هەمووی لە پێناو بە موسەساسکردنی هەروەها دامەزراندنی دەوڵەتێکە هەروەها پەرلەمان و حکوومەت و هێزی پێشمەرگە هەمومان تەمەنای ئەوەمان کردووە کە وڵاتێکی ئارام و تەنامان هەبێتن بە هێزێکی پێشمەرگەیە گرت و بە حکوومەتێکی هەمەلایەنتیا بەشدار بێت و هەروەها پەرلەمانێک کە تەمسیلی گەل بکاتن ئێمە هەمومان تێکوشانمان بۆ ئەوەیە و خەباتی ئێمە چ لە ڕاگەاندنا بێت چ لە دەرەوە بێت لە هەموو لانێک سیاسەکان لەسەر ئەم ڕێبازە کارەکەن بۆ ئەوەی ئێمەش تەمەنا دەکەن کە مەسیری گەلی کورد هەروەها مێژوو تەنها ئەیکەن بە ملکی یەک پارت لەبەرەوەی هەمومان بەشدارین لەو خاکەدا و خاکی هەمومانە و ملەتیش هەمومان خوشک و برایەکترن بۆ ئەوەی کە ئەو بەرنامەتەوەری ئەم ڕۆژمان هەڵبژاردەوە بۆ ئەوەی کە قسەیەک بکرێت بۆ ئاشتی بۆ نەهێڵانی گرژی و ئاڵۆزی چەندین جار ئەو شەیەمان دووبارە کردەوە هیوادارین ئەم قسانەی کە دەکرێت لەسەر ئەو مینبەرەیە ببێتە هەنگاوێک بۆ پێکهاتن و نەمانی گرژی لەبەرەوەی لە چەند شەوی ڕابردوودا ئێمە هەمومان بەشدارین لە تۆڕی کۆمەڵاتی فێسبووک ئابینی هەر کەسە و
لە هەنگری پارتی بێتن ئارمی پارتی دیموکراتی دانەوە لە هەنگری گرتو بێت ئارمی گرتووی دانەوە هەریەکە و بەڕای خۆی وشەیەک دانێ بە پلەیەک دانێ لە ڕاگەاندنەکانی خۆیانەوە گوێستنەوە و قسەکان تەشەنوژاتە بێ و چەندین قسەیەکتر ئاڕستە بەلای ئاڕستەیەکترەوە ڕوا قسە بەیەکتر وتن چارەسەری کێشەکانی لەبەرەوەی ئێمەی ملت ئەگەر دەست لە ناودەست و بە قسەی خۆش پێک ئاشنا نەبین لەوە چێ بەیانی سەرکردە هەردوو پارتەکە بەیەک ئاش ببنەوە و ڕێکەوتن لە بینێدا دروست بێتن بێ ئەوەی کە ئێمە تەنها دڵمان و دڵشکەستن و تەشەنوژاتەکە بۆمان ئەمێنێتەوە ئەوەی تر خۆیان چارەسەر یەکەن کەواتە بۆچی ئەوە بکەین ئێمە هەمومان بۆ ئاشی تێبکۆشین ئەمەیان گرنگترینە. کاک مەحموود پەیامەکەت گەیشت سوپاس بۆ پەیوەندەکەت ئێمە کاک ئیبراهیم وەرەگرین لە قەڵاسەوە ئەم کاتەوە باش. هەموو کاتێک باش. کاک ئیبراهیم ڕۆڵی ناوبشیوانی چۆنە بینی لەم ئامسەتەدا گرنگی خۆی چییە بۆ چارەسەرکردنی هێرانی گرژی نێوان ئەم دوو پارتی و یەکگرتو؟ وڵی بەڕێزەکەم بەڕاستی ڕۆڵی ناوژوانیکردن زۆر لاوازە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بڵین لە نێوان پارتی و یەکگرتوودا چونکە ئەوە کێشەی تازە نییە ئەمە کێشەی کۆنە یەکگرتو بەرەسەوە دەناڵێنێت پارتی ڕاستی دەیەوێت بارگاکان یەکگرتو لێ بڕات و هەنی ئیداری خۆی جاکاتەوە هەنی بەڕاستی ئەو بە سەراحەتی بڵێن بۆیە من پێ دەڵێن بەڕاستی ڕۆڵی ناوژوان لەو پەرلاوازیدایە هەنی یەکگرتو فەقیرت بۆ خۆتان زانن معلوم جانتانەکە 2006 بە 2005 ماماشیەوە ئاوا بارەکانی سوتا ببێ هیچ هۆیەک ئایا ئەوان لیژنان پێکی نا کەناڵی نارتی سوتا ئایا شتەکان وازە بوون شتەکان ڕوونکرانەوە ئایا لیژنان پێک هێنا لە هەفتەی شوبات ئایا تاوانبار لەڕووی کرات هەنی بەڕاستی من شتەکانم پێگەندێکی تاسپێویست بێت. بەڵێ بەڵێ کاک ئازاد سپاس بۆ پەیوەندێکات پەیامەکەت گەیشت ئێمە باوکی هێڵین بابێ هێلین وەرگرین لە ئاکرێ کاک ئازاد دێوەرگرین کاک ئازاد ئەف دەمێتە باش. بەڵێ کاک ئازاد لە هەولێرەوە باش هەموو کاتێک باش. ئەم کاتی تۆش باش کاکە دەستخۆشیە و بەنامەیەتان یەکەم. بەڵێ سپاس. نامەوێت زۆر لە وەختتان بگرم. من ئەڵێم ئەگەر دێت و ئەگەر مەجال بن بە سەرۆکی هەرێم ئەو کێشەیە هەلکا زۆر باشترە چونکە ئەو لێرە لە مەرکەزەوە لە بەغداوە بانگێشیان کرد بۆ کێشەیەک بینی شیعە و سونە ئەوە بوو چارەسەری کرد و گەڕایەوە ئەجا ئەگەر بێت و دەستی ناوخۆ ڕێگە بات زۆر باشتر لەوەی ئێمە بڵین دەستی دەرەجی تایە. بەڵێ دەستی ناوخۆ مەقسەدت کێیە کاک ئازاد؟ دەستی ناوخۆ ئەوانەی کە ئەو ئاژەوان دروست کردووە حتممە دەستی ناوخۆشی تایە ئەگەر دەستی دەرەکی ڕێگە نەیان بە دەستی ناوخۆ چۆن ئەو کێشەیە دروست دەبێ وانێ کاکە؟ بەڵێ جا من وای بە باشتر زان بە هەموو لایەنەکانیش گویان لەوە بێ با مەجال بن بە سەرۆکی هەرێم چکە کابرایەکی ئاشی خوازە هەموو کەس ئەزانێ و هەموو دنیا ئەزانێ و زۆر سپاسشانە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئازاد لە هەولێرەوە با بهێلینێت گەلمەداڵ ئاکراف دەمێتە باش؟ دەمێتەژی بۆ سەرچەوت من ئەزێژم من ڕأیۆ من ئەوە ئەم دوی ئۆڤۆکردنەوە کوردستانێ بکەین نا تێکدانەوە کوردستانێ چونکی گوتنا کۆمەڵنایی بێژن ئەگەر کرمێ دۆرێ دۆرێ بیت ئەف دۆرە دیزی هەشێک بیت دەبێ ئەم مەڵخۆنەکەین ئەم خوب نۆف خدا ببینە ینی ڕکەبەری دێ ئەگەر ئەم ڕکەبەری نیشی بکەین دەبێ ئەف ڕکەبەرنیە بۆ ئۆڤۆکردنەوە کوردستانی بزن چونکی ئەمێ الحەمدوللا بەرەف دەوڵەت بوونی چین و سەبارەتنەوە بژیوانە دەبێ ئەم خۆ نەوە بژیوانی خۆبین نەکو کەسێک بێتنەوە بژیوانی نۆفمەدۆ بکات ئەوەتی بێ خوبکەتێ ئەوەتی بێ چ بکەن هەنی ئەوە جوانەمەکی بندێ ئەمە نسبەت فەیسبووکێ و ئەنتەرنێتێ ینی ئەس بێژم ینی زۆر چێکی کرێتە ئەوێ لەوانێت پۆرتی شیعڕۆدێت پۆرتی ئەو خفنێت کرێت بێژن یۆن ئەوێت یەکگرتووی بڕێت یەکگرتووی شیعڕۆدێت یەکگرتووی ئۆخنێت کرێت و ئۆخنێت ئەودی و یانی ئێک بەختە سەرمەدەیەکێ و نەخێرم بۆیە چەندێ ئەم خەرتی بۆ خۆبەت سێردانین بۆ ئەگەر کارێکی هەوو هەتنۆف کوردستانە بێتەکردن ینی ئەم تبێ کوردستانە خۆ بکەین کوردستانەمە ئەم دیشتۆ بەرەف دەوڵەت بوونیچین کوردستانەمە دیشتۆ پێشێخین لایەنێ ئۆبووری بە لایەنێ سیاسی بە لایەنێ شتۆ دێ کۆمەڵگایەکی مەدەنی نۆف خۆدا چێگە واکی بۆن بڵەتێن ئەوێت پێشکەفت
نوچه بید اگر بید حتی خوب پیشاندانه چی بکنید تو خوب پیشاندانه شرعی بند آوا کرنا کردستانی بند اگر بتان تحکینه هفت چیز رو دور آبادینان با روگید شکنه شارستانیه ایک رابی زدی برود مسیحی بکن ایک بیت رابی مقارات آگره که تی بردن هفتشتا تیکدانا ملتی کرده نبو آوا کرنا ملتی کرده لا ما سر کردن پیتویا سروانی جزو الایکودو بگهن ایگه هشت نوان گلکو گرنگه ام بخور افلانا بخورا کشی اولانی دی بخورا کشتراکیشان اولانا اپرایومن اشتاكي زوري خرابة بو حتى بو دولة بونا ما بقرامت كين بو دولة بونا ام ناكين بو عندك ام ملاتي خو بعرف عنصرياتي بينو بعرف تنطراوي بينو ناس تبي ام جواكي كي تقابل هني او خفتنا بكين بجوش الكوري فيسبوك بي كوري انترنتي بي يون جي دازقويت روغا عندني بي دازقوين روغا عندني رولا كي زوري سراكي حي كردستان اومده نوچه بیدم آخفتنه با کرد برابر سرکرده که مازم بیشین وکی یعنی برابر سرکرده که مازم بارزانی هذا حد چنده ها ساله شورش ایلوله و شورش گلانه و اتسر حلدانا مازم دا یعنی دائما هیچ شورش ده بگوید شورشان ده که چه کردستان خریکته یک پارچه چه دولت کردستان ده یعنی نوچه بیدم هر آخفتنه که بیشین درباره سلوک حریم ده آخفتنه نید جوان نید لایق تبی هم دست خوشیوی بکن بوان دست کرده تو دست مده اینا يعني حتى السيدة صلاح الدين تبقى أوجي بري صلاح الدين تبقى أوجي ده سيخود عند النار ده السيدة بو ديتشاو كردستاني بري في جبين ند جانبه ده كان بين جانب تقدان عوض دیوی بکرد چون جناب نرفتشتن افمده روی بدن بله با بهلین سپاس بو پیوندیاتا لاکرید گلمده بو تماشاوانن برومت پشتی وین او برایم دیسا به هفراب دووبارە سڵاو بینەرانی بەڕێسێمە بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکەمان تەوەریە و ڕۆمان لەسەر ڕۆڵی ناوبژوانیە بۆ نەهێڵانی گرژی نێوان پارتی و یەکگرتوو. چەند کۆمنتێک لەسەر بابەتی ئەمڕۆمان هاتووە لەسەر پێیجی خۆمان NRT لە تۆڕی گۆماڵاتی فێسبوک. فەرزەنگ سوورچی ئەڵێ جگە لە ئاشکرابوونی تاوانبار جە هەر لایەنێک بێ هیچ ناوبژوانێکی تر نییە. جەرجیس ماکسیش ئەڵێ دەبێت ناوبژوانێکی زۆر کاریگەر بێت ئەگینە کێشەی ئەمانە بەم ئاسانیە چارەسەر ناکرێتن. ڕۆژان نەوزادیش ئەڵێ پارتی خۆیان کردووە پەنازەمان چی کەس چاریان ناکات مەگەر هەرخوا بۆ خۆی چاریان بکات و تۆ دلیش ئەڵێ دەبێت هەر کەسێک بگەهیتە مافێن خۆ. کاک زۆراب ئینگلاندیش دەڵێ بەرپرسی یەکەم پارتیەوە پێویستە دانی پێدا بنێت پێش وایە کەس ناتوانێت ناوبژی بکات تا پارتی دان بە درۆکان نەنێت بە قسەی کاک زۆراب. هەروە مەریوان خاڵیدیش ئەڵێ گرتە ڤیدیۆکان ئەیسەلمێنن کە کێ دەستی هەبووە لە دروستکردنی ئەم شێویانە ئەویش حزبی بنەماڵەیە بۆ بانی لەسەر بە قسەی خۆیان و هەروە دارا کەماڵ ژڵێ من پێم باشە کە بزوتنەوەی گۆڕان ببێتە ناو بژیوان و هەروەها مەرجیش بۆ چاکسازی دابنێت و یەکێک تریش کە بەناوێکی خوازراوە نابۆ گەندەڵی ناوە بەژاری کردوواڵێ پێویستە پارتی داوای لێبوردن لە هەموو خەڵک بکات و شۆخان ڕۆستەمیش ئەڵێتن حەق نییە هەرگیز یەکگرتوو بە هیچ شێوەیەک لەگەڵ پارتی پێک بێتن. بەڵێ ئێمە بەردەوامە بین لەسەر بەرنامەکەمان و کاکتەها وەرەگرین لە کەرکووک ئەم کاتەوە باش کاکتەها. ئالو شەو باش بەڕێزم. شەو باش. دەستخۆشێن بەرنامە جوانە لێکم. زۆر سپاس. زۆر سپاس بۆ توش. بەڕێزگیان بەنسبەت ئەم تەوەری ئەم ڕۆمان وا بزانم بەنسبەت ئەوەی کە ئایا سەرنج تێبینی خۆمان بڵین و بۆ ئەوەی کە ئینشەڵا وەزعەکە یەوەربێتەوە وانە؟ بەڵێ. بەس بەڕێزگیان لێرە شتێک هەیە نازانم ینی لە کوردستان هەموو لە سەدەکان ڕابردوشە کورد هاتووە بگا بە نەتیجە ینی بگا بە شتێکی باش بۆ گەلی کورد بەدی بێ
هەنی بەکرێگیراوی و دەوروبەرمان لێ دروستە بێ بۆ نمونە ینی لە ساڵانی ڕابردووشە بەکرێگیراو نالێ کاکە ئێستا بۆ نمونە بەکرێگیراوی ئیخوان مسلمینمان هەیە لە مسر زانیتی ئەو سەرکەوتنیان بەدەستێنەوە لە مسر ئەمە ئەم بەزمان ژێرا لەم لاوە بەکرێگیراوی ئێرانمانێ لەم لاوە بەکرێگیراوی وەک گۆڕان بۆ نمونە پارەی لە وڵاتانی دەوروبەر وەرگر ئەو وەزعی ناوە ئێستا ئەو تەواو نەبوو ئەمە یەکگرتووە هاتە سەری یەکگرتوو تەواو نابێ کۆمەڵ دێدە نازانم ینی پارتیوێکیش چی بکەن توانایان یەکاکە ئەم ئێستا وەگەوەی من پارە لە دراوسەکەم وەرگم کێشە بخەنم ناو عیلەکەی خۆمەوە ینی لە مناڵم دەرکەم ماڵی خۆم ئاگرتێ بەردەم تێ ناکەم ینی ئەم لایەنانە هەتاکەی دەکاکە بیرێ بکەنەوە چەند ساڵە کورد دەربەدەرە ژیانی لێت بۆ نمونە جارەکەی تا ینی جەنابی سەرۆکە لە ئەوروپا لە ئیتالیا ئەو خەڵاتی پێبەخشرا و کە وەڵڵاهی ئاسانکاری وا کرابوو کە ینی کورد ببێ بە دەوڵەت نازم لەم ناوە ئیتر کۆمەڵی پارەیان وەگە بۆ گۆڕانم هەرە وەسەیان نایەوە ینی ئێستا هەمیستان وەسعەکە لەبارە بۆ نمونە ئێستا لەبارە بۆ نمونە و ڕۆژە جێگیری سەرۆکی ئەمریکا کە هاتووە لەوەیە شتێکی وای بە جەنابی سەرۆک و قیادەی کوردی وتی بێ ئەمان سەروی ئەم حیزبانە مەقصد سەروی ئەمان ئیخوان مسلمینە ئێرانە گۆڕانش عینە بەکرێگیراوی دەوروبەرە ینی نادڵم ناکاکە بە کوردەکەی نالێ ئێسوادەی نێمە هەتا باینە قسەی خێرش بکەن سوودی نییە یعنی ئەمە حەزەکەن کورد ببێ بە یەک ماڵ بێ یەک دەست بێ ئێستا بۆ نمونە چاکسازی باش کراوە خەڵکی وەڵڵا قەت شتی وا کورد بەخۆی نەبینیەوە ئەم وەزع خۆشەی کورد قەت بەخۆ نەبینە بەڵام ناسەم مثل لەم کاتێ ئەم هەنێ بەکرێگیراوی دەوروبەر کۆ بێتەوە ئاژاو ئەژێڕنونانە کورد مەسیری کورد وەڵڵاهی براکەم ئەوە جەنابەت ئەلێ دانیشی بەرامبەر من کەسەیتەکەم قساکەین بەبیللاهی ئەگەر ئەم یەکێتی پارتیە نەمێنن نفتو ناتوانانی ئەلێ بەرنامە ڕاستەخۆ پێشکەشکەی چونکە ئەوانی تر بەکرێگیراون وڵاتانی دەوروبەرشمان خۆ تەزانین کەشی دوژمنمانە خۆی مەساحەتی میلەتیان ناوێ کاکەوان ژار هیواتیان کورد قڕانە بەڵێ کاکتەها پەیامەکەت گەیشت سپاس بۆ تۆ کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی باوکی چالاکمان لەگەڵا لە قەرەهەنجیرا کاتەوە باش کارێکتان باش هەموو کاتێک باش فەرموو کاک وەڵای یەک دوو پرسیارمە لەسەرە و ئاژاوی لە بادنیان ڕوویداوە بەڵێ باوکی چالاک ئەوە جای من لەبەرەوەی دیفاع لە پارتی بکەم بەخوا پارتی نیم ڕخشمە پارتیە بەڵام بەڕاستی ئەم دوو حیزبە ئیسلامیە ئاژاوە لە کوردستانە دروستەکەن یانێ کوردستان وەکو ئەفغانستان و وڵاتانی لێ بکەن کوردستان وڵاتێکی خۆشە و پێویستی ناکەەوە شێوە ئاژاوە دروستکەن دوکان بستیانژە دوکانەوە بەڵێ بەڵێ پەیوەندی باوکی چالاک پشڕا هیوادارین بزانێت کە ئێمە پەیوەندی هیچ کەسێک ناپشڕێنین هەر کەسێ ئازادە لە بیر و بۆچۆنی خۆیان تەنها ئێمە گوێبیستی پەیامی ئێوە دەبین باوکی مستەفامان لەگەڵا لە هەولێرەوە کاتەوە باش کاتت باش هەموو کاتێکی باش تاکی ئەحواڵت زۆر سپاس بەڕێزی فەرموو باوکی مستەفا بەزەتا ئەو کێشەیە هەتا ئەعلام و شتەی بمینێ کەناڵی یەکگرتو یعنی بەڕاستی شتێکی زۆر یعنی ئەوەی نییە تا نابێ ئەوا بێ تا نابێ قەت یعنی هەڕەشەکردن و شعری ئیسلامی و ئەوەی بۆ چییە کاکەمە ئێستا هەموو پێویستە یەک دەستبیت و یعنی ئاوابی و لە هەموو شتێکی باشترە و تاکترە و یەک بگرن باشترە نەوەکو ئەو هەڕەشە لەوی دەکا ئەخە نابێەوە بەڵێ بەڵێ بەنەوەی خۆم تا ئەوەش بێ بەخوا قەت نابنێک و ناوەڵا زەباب داوای لێ دەکەم بە ئەسیدی ئەعلام و ئەو شەڕ و گۆرانی نەشیدی ئیسلامی و ئەوەی دایانە سەر ئەوەش دەورەشی زۆریە یعنی بەڕاستی ئەوەی هەموو کەسێک پێ ئەوە دەبێتن بەڕاستی ئێستا من بۆ خۆم پارتی بە بەڕاستی پێ تێگەچم بەو شتانە ئێستا ئەمە هەموومان موسڵمانین یعنی هەموومان خوامان هەیە و قورئانمان هەیە و پێغەمبەرمان هەیە و کە ئەوەی بەحەق دەناسین کە ئەوەی بۆ چیە ئێستا هەموومان موسڵمانین ئەوەی کابرێک نوێژەکە نوێژەکە ئەوەی نوێژ ناکە نوێژ ناکە ئەوەی دەچی مەشغول دەخوا دەخوا ئەوەی دەستی ئەوە دەکە ئەوەی بۆ چی یعنی ئەمە بە هەموومان باوکی مستەفا کێ ئێستا لە کوردستاندا ڕۆڵی ناوبژوانیە گەڕێ لە بینی ئەم دوو حیزبە والله ئاوا بێ ڕۆڵەکە قەت ناگەڕێ لەبەرەوەی باوی ئەعلامەوە نەمینێ بەس پەرلەمانیش دەوری هەیە ئێستا بەڕاستی یعنی وێژدەی پەرلەمان دەرچن یعنی ئەو چارەسەرەی بکەن باشترە و بیرناکە و عالەمە و هەمووی بەڵێ باوکی مستەفا لە هەولێرەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەوفمان لەگەڵا لە 3 سادق ئەو کاتەوە باش
باش عزیزەکەم کاک ڕەوفکێ ڕۆڵی ناوبژوانیە گەڕێ لە بینی یەکگرتو و پارتیە لە حاڵی حەزر بەڕێی من هەموو کەس دەوری ناوبژیوانە بینێت بۆ ناوبژیان بۆی و حاڵەتەکە ئاتایی بێتەوە بەڵام من چەند قسێکی ترم هەیە بۆ جەنابێت لێرە سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێز کاک مەسعود بەرزانی کە قیادەیەکی کوردیە بە کەلیمەی معنە کاک مەسعود بەرزانی لە سا حەفتای هێناوە هەموو عالەمەزانەیە پارتی دیموکرات وەکو حیزب لە سا 29 هێناوە چریەکەکەی ترکیەکە هێناوێتی یعنی میلەتی کوردە هەموو کوردیش من لەو قەنەعەتم ئەوەیشی دەنی بە کاک مەسعود نەیاوە هەر بە سەرۆکی خۆی دەزانێ ئەوەی کە کاک مەسعود بە سەرۆکی هەرێمی کوردستان نازانێ پارتی دیموکراتی کوردستانە جەنابەت لێمە پرسی ئەڵەی بۆ ئەڵێن بۆ ئەوەی کە کاک مەسعود هەموو کەس گوێڕاڵی قسەکانێتی بەڵام پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی سیاسیان ئەنجومەنی سەرکردایەتیان کەس گوێڕاڵی قەرارەکانی نییە کاک مەسعود بەڕاستی لایەقێتی سەرۆکی هەرێم بەڵام خۆزگا لەم تەلەڤیزیۆنەی ئێوە کەیتان بەرنامەدانەیە کاک مەسعود سەیری ئەم بەرنامەی ئێوەی بکردە بزانە خەڵک بۆی دڵسۆزیان دژێتی من پێی ئەڵێم هەموو کەس دۆست و خۆشەویست و خۆشەویستی بۆ کاک مەسعود غەیری جەماعەتی پارتی نەبێت وەڵڵاهی کاک مەسعود لایەقێتی سەرۆکی ئەمریکا بێت نەک سەرۆکی کوردستان کاک مەسعود کەسێکی عەشقی خوازە کەسێکی دڵسۆزە من شایەدی ئێم بۆ کاک مەسعود ساڵی نازانم چەند بوو هەجوومێکیان کرد لە کەس نەزانە بۆ هەولێر ئەو کاتە هەولێر یەکێتی نیشتیمانی تیا بوو کاک مەسعود بەیانەکەی وتیان کوشتارێکی زۆر بووە خۆی چووە سەر شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من ئەم شایەدی لە قیامەت دێم خۆر بۆیان گریان نەیتوانێت لە سیارەکە دابەزێت سەیری بکات پێی ناخۆش بووتی ئەمە ناحەقیە ئەمە خوێن ڕشتنە ئەمە کوردکوشتنە کاک مەسعود لەگەڵ خوێن ڕۆژی و کوردکوشتن نییە بەڵام بەڕێزمان جەلال کەسێکی زۆر تایبەتمەندیە بەڵام بەداخەوە کە خەڵکەکانی خۆیان دژیانن کاک مەسعود من لێرە پێی ئەڵێم و داوایشی لێ ئەەکەم وەکو دڵسۆزێک بووی کاک مەسعود ئەوەی کە مشاوەرەیان پێیەکا لە ناوپارتیە کەسیان دڵسۆزینی چونکە شتی حەق و واقعی پێ ناڵێن کاک مەسعود با بۆ ماوەی یەکمان سەیری تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و ئەوەی کە پەیوەندی بە دەستگاکانی پارتی دیموکراتی کوردستان با سەیریان نەکات سەیری تەلەڤیزیۆنەکەی دەکات تەلەڤیزیۆنی کەیانیانکە گرتووکەی کۆمەکە یەکێتی نیشتیمانی کات یعنی با سەیری لەبەرەوەی کێ بکات کاک مەسعود ڕۆیشتووە بۆ دۆک دەستخۆشی لێ دەستی خۆش بێت چووە لە لقی پارتی دابەزێ کاک مەسعود تۆ سەرۆکی منیت بە تەنها سەرۆکی پارتینی ئەگە سەرۆکی پارتی بێنی لە سا 29 تۆ لە سا حەفتا هێناوە دامە بەدە بۆ لقی پارتی دابەزیتە شوێنێکی تۆ دابەزە شوێنە گشتەکان بەڕێز کاک مەسعود دا خەڵک بێنە کاک مەسعود ئەبێ ماڵۆماڵ بگەڕێت ماڵۆماڵ بگەڕێت چی کێشەی هەیە با نەچێ بە تایبەت و کاکە وەکو پارتی خۆی پیشانەیە کاکە خەڵک وەکو پارتی دەنگی پێ ناویت خەڵک دەنگیاوە بە پارتی لە سا 29 هێناوە تۆ لە سا حەفتا هێناوە بەڕێز کاک مەسعود ئیساجا مۆزع ڕوویاوە لە بینی یەکگرتوو پارتیە من لێرە سوێن نەخۆم بۆ بەڕێز کاک مەسعود دەستی نییە لە وەزعا بەڵام پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزب دەستپێکایەتی بۆ دژایەتی کاک مەسعود نەک بۆ دژایەتی یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئەبێ ئەم شتە زۆر باش بزانن ئەو وەزعە لە دۆک ڕوویاوە بۆ شکستی یەکگرتووی نییە بۆ شکستی سەرۆک بەرزانیە کاک مەسعود بەڵێ کاک ڕەوف لەم وەزعە شکستیێناوە برای بەڕێزم حەزەکەم ئەرزەکەم ئیسا بەڕێزمان جەلال سەرۆکۆماری عێراقە من شانازی پێوەکەم سەرۆکۆماری عێراقە بەڵام بەڕێزمان جەلال تۆ سەرۆکۆماری عێراقیت بە کوردستانیشەوە دەوەرە تۆ ئەوەنە کە تەسیعی بۆ برا عەرەبەکان ئەوە شیعە ئەوە سونەی ئەوە تیۆتیە کاکە وەرە ناو ماڵی کوردم بۆ ڕێخەرەوە بەڕێزمان جەلال بەڵێ کاک ڕەوف لەبەرەوەی کاتی بەرنامەمان کەم ماوە کاک ڕەوف لەبەرەوەی کاتی بەرنامەمان کەم ماوە سپاس بۆ پەیامەکەت گەیشت لە سەی سادقەوە لەگەڵمان بوو کاک ڕەجەب دگەلمەدا لە ئاکراف دەمێتە باش ئارامی دابێ خۆشەویستیم بۆ تۆ و دەست خۆش بێ بۆ تۆرە جانێک کە ئەم شەو داتناوە بەڵێ تەورەکەت زۆر لە جێگەی خۆیدایە بەڵام خۆزگا ئەوانەی لە ڕاگەانە جوانە قسەیان دەکرد هەموو هیچ کەسێ قسەی ناشرینی پێکتر نەگۆدرا چونکە من وەکو بینەرێکی ئافتی زۆرم پێ ناخۆشە کە هەر کەسێک قسە بە یەکتر دەرێ ئەمە وا دەکە کێشەکان ئاڵۆزتر بکە ئەوە دەکە ڕاگاندن ناشرین بکەن بەڵێ کاک ڕەجەب ئەگەر جەنابەت بڵێ کێ ڕۆڵی ناوبژوانیە گەڕێ حاڵی حاضر لە هەرێمی کوردستاندا بە کورتی وەڵاماندەوە لە بەردەوەی دوو برادەری وەکو ڕۆڵی ناوبژیوان ئێستا من نازانم کوێ دەجێڕێ بەڵام من هیواخوازم پەرلەمانی کوردستان بجێڕێتن هەمویان لەسەرێک مێز کۆکەتەوە و دادگاکانی کوردستانیش ڕۆڵ بجێڕن ئەمە بە باش دەزانم چونکە پەرلەمانی کوردستان ئەندامانی یەکگرتووش لێ و ئەندامانی حیزبەکانی ترشی لێ ئەندامانی پارتیشی لێە هەموو دەتوان لێ کۆ ببنەوە ڕۆڵ بجێڕی و دادگاکانش دەتوانن ڕۆڵی کیسەرەکی بجێڕن
بۆیە پێویست دەکەن هەمویان یەک دەنگ بن و ڕێز لێکتر بگرن و بە هیچ وەلایەکی ترشەوە ئەوانەی هەتاکو لێدوانی تون بەرامبەر یەک بدرێتن بەرپرساکان لێدوانی تون بەرامبەر یەک بدە کێشەکان ئاڵۆسر دەبێت و چارەسەر ناکرێت. بەڵێ کاک ڕەجەب لە ئاکری سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هاوکارمان لەگەڵا لە سلێمانی ئێوارە باش. بەڵێ کاک هاوکار ئەگەر بە کورتی وەڵاممان بیتەوە کێ ڕۆڵی ناوبژیوانی گێڕاوە لە بۆ نهێڵانی گرژی نێوان پارتی وێگرتووە. ڕاجا من دەفرۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس یارە من چەند تێبینیەکم هەیە لەسەر وەزعە بەڕاستی ئەوەی هەر حەدەسێک ڕووەدا خەڵک ڕۆکاتەوە وڵێ خەتای دەسەڵاتە دەسەڵات کەس ینی تۆ مقارنە بکەی هیچ کەسێک حەز ناکە لە ماڵی خۆیان ئاژاوە هەبێ و کێشە هەبێ دەسەڵاتیش بە هەمان شێوە نایەوێت لە ماڵی خۆی ئاژاوە هەبێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێکی میانڕە و کە یەکگرتووی ئیسلامیش هەر بەو شێوە ناسراوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەوە ناسراوە کاتێک شیعاری دیموکراتێتی هەڵگرتووە بەڕاستی یەکگرتووی ئیسلامی هەر دیاریش نەبووە لەبەرەوە ئەم حەدەسە کە ڕوویەوە من پێم وایە مەعادلە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چاولێکردن لە میسر و تونس و ئەم جوڵانەوەی ئیخوان کە لەوێ بەڕاستی بوغرایی پێوە دیارە یعنی ئەوان خەڵکیان وانێ کردووە ئەیکەنە دەرەوەی بازنەی ئیسلام خەڵک ئیسلامە خەڵک ئیسلامی نییە خەڵک سەداها ساڵە میلەتی کورد نوێژ و تاعاتەکە و خواپەرستێکەوە بەویستی خۆشی ئیسلام بووە ئەمان بیانەوێ نەریتێکی کەی وڵاتانی دەرەوە بێنن بۆ ئێرە و لێرە مەشاکیلێک بێنەوە کە کورد ئەمڕۆ پێویستی بە یەکڕیزی هەیە پێویستی بەوە هەیە کە بەڵێ کاک هاوکارداوای لە بردن لەکەن لەبەرەوەی کاتی بەرنامەمان تەواو بوو سپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەیشت بەڵێ تەماشاوانین هێژە ئەیروژام هاتینە داویە بەرنامەی ئەوڕۆ تاوەرەی رویە بەرنامەی مایکی خەڵک هاتام و سبێ بەهەبرا بگەین ببینن شاد و بەختەوەر خاترەوە